تلك الأيام نداولها بين الناس. ئەو ڕۆژگارانەی مەسعود بارزانی حیسابی لە بۆ کەس نەداکرد، خۆی لێ گۆڕابوو لە بەرجێلاندۆمەکەی، قوڕی بە سەری مەش کرد، لە 150 خاچی کوردستانی دۆڕاند. ئەو کاتە بوو دەیگوت ماگۆڕک ئیوەی نییە ئەم قسەی لەگەر بکەم، جێ لە ماگۆڕچی نەدەگرت. تێنەدەگەویش لەوەی پاش ئەو هەموو ساڵە تەمەنەی، ئەو هەموو ساڵە سیاسەتکردنێ، هێشتا فێر نەبووە لەوەی ماگۆڕک چێە، ئۆباما چێە، ئەوان هەموو مۆزەفی وڵاتە چینە پێی دەرێن ئەمریکا، کە قسەچی دەکەن قسەی وان نییە، قسەی ئەمریکایە. بە کورتەکەی هاوڕێیان ماگۆڕک هاتە کوردستان، حیسابی نە لە بۆ کوڕی کرد، نە لە بۆ باویشی کرد، تەنها نێچیری دیت و قوباری دیت، نەک پاڤڵ، بەڵام پاڤڵیش خۆی پێ شۆڕ کردەوە. جا ئەسلی مەسەلەکە ئەوەیە، خەڵکی مەدەبی باش تێبگە ئەمریکا کە پارە و مڵچی کەسێکی لە ڕاگەاندنەکان ئاشکرا کردەوە، ئەو هەنگاوی یەکەمی شاڕ لێدانێتی، ئەو ئی مەسرووری ئاشکرا کرد. تەمان مەسرور و مەسعود و ئەوانە کوڕەکانی مەسعودی پارە و موکەکانیەوە سەبرە ئاشکرا دەکەن. مسەبەبەکەش چێە؟ زان کۆپلان. ئەوە معنای ئەوە نییە نێچیر دز نییە، ئەکبەر دزیکردن لە کوردستان لەسەر دەستی نێچیری دەستی پێکرد. بەڵام ئەمریکا نێچیری پێ مەقبوڵترە لە باب و کوڕێک، لەبەرەوەی باب و کوڕ گەمژەنە، بە گەمژەیی سیاسی مەبەستەوە، نە گەمژەی کۆمەڵایەتی. ئەگەر گەمژە نەبایە مەسرور بە فیتی نێچیری ئازادی خوازانی بادینانی حکم ناکرد پێشەوەی دادگا بڕیار بدە. ئەگەر گەمژە نەبایە مەسرور لە ڕەتفعلی نێچیری ئازادی خوازانی بادینانی حکم ناکرد. ئەگەر گەمژەی سیاسی نەبایە مەسرور، ئەو هەموو دەوڵەتە پێیان گوت کورە کاکە مەکە، کورە خراپە، ئەوانە نابێ حکوم بدرێن، جێ لە کەس نەکرد، سەرکەریداری نهاتە خوارێ، هەر ئیشەکەی خۆ کرد. تاوان هەموو ئەو ئیشانێک کە لە خلال 1 ساڵ کردیتی، گەورەترین زەربەی لە مێژووی خۆی و باویشیدا، لە بەرامبەر چێ ئیستفادەی کرد؟ نێچیر. ئێستا ببینن هەموو دنیا نێچیری پێ مەقبوڵترە. تاوان نێچیر دەرجاری سیاسیە، مەسرووری توش کرد و ئێستا نییە شاپشیان دەدا. تاوان ئێستا نێچیر بەدیلی مەسرور و مەسعودیە. ببینن ماگۆڕک دێتە کوردستان، مەسرووری نابینی، مەسعودی نابینی، ئەسڵا حیسابی شالۆرە. ئەو دەما لە بیرتانە لە وەختی ڕێفراندۆمی مەسعود چوو بە سەر کەریدارێ دێگو ئامادە نیمە جێ لە ماگۆڕچی بگرم. ئێستا ماگۆڕک دێتە کوردستان، ئەسڵەن ئامادە نیە بتبینیت، دەبی تێبگەن لەوەی. ئەوەم وامش دەچ خۆشتان پێ بدەم هاوڕێیان، یعنی ئەوە سەرەتایە یەکەم جار ئاشکراکردنی مڵک و ماڵەکانیان لە ڕاگەاندنەکان، 2 لە سەردانەکانیان، 3ەم جار چیە؟ دەست بە سەداگرتنی مڵک و ماڵەکانیانە، دواتر شاپ لێدانیانە. یعنی ئێستا من دڵم زۆر خۆشە تێدەگەم لەوەی کۆتایی بنەماڵەی بارزانی نزیک بوویتەوە. ئەوە زۆر خۆشە. ئەوجا ئەگەر دوونێ ماگۆڕک مەسرور و مەسعودی بدەیت بایە، ئێستا پارتێکان مێشتی مەیان بردبوو، 1000 وێنە و ڤیدیۆیان بڵاو کردبووە، جەنابی سەرۆکی دیت، کورە کاکە وەڵڵا خەڵک فشەی بە جەنابی سەرۆک و برای زل دەکاتن. حەز دەکەم بزانەوە هەر ئەمە نینە، هەموو وڵاتەکان فشەی پێ دەکەن. دەزانی معنای چیە کە هەموو دنیا پێت برێ کاکە ئەوانە ئازادی خوازن، ئەوانە ڕۆژنامە نووسن، ئەوانە چالاکوانن، نابێ حکوم بدرێن، ئەتوو بچێ حکومیان بدەیت. ئەوە هێشتا تێنەگەیشتیە، ئێستاش تێناگە. وە گەورەترین زەربەی لە مێژووی خۆی و باویدا، گەورەترین قازانجیشی بە نێچیری کرد. نێچیریش دەجالانی هەڵەکەی قۆستەوە. بۆ من زیاتر کاتتان ناگرم، تەنها ئەوەی دووبارە دەکەمەوە، ئیتر ئێستا دەستا و دەستی
سیاسەتکردن لە ناو بنەماڵی بارزانی لەدەست ئەو کابرایە نەمایە کە خۆی پێ زەعیمە، کە خۆی پێ مەرجەعە، لەدەستەوەی نەمایە. ئەوە ئەسڵەن حیسابی لەوە هەموو دنیاش لەوەی دەبی تێبگەن کە ئەتوو پلەچی حکومیت نەبیتن، ئەگەر پلەی حکومی شتەوی وەکو مەسرووری کە لە ڕق و گەمژەی سیاسی بی ئامادە نینە بتبین لە شانۆی سیاسەت دەرد دەکەن، لە شانۆی سیاسەت دوورت دێخنەوە. ئەو ئاوایە جارەکەیت کە ماگۆڕک کورسەکەی مەسرووری برد مەسعودی برد، ئەو جارە ئی مەسرووری شتەبە لە من وەگرن. کاتە چ خۆش ماڵاوە.